وردە وردە نزیک دەبینەوە لە دەستپێکیکردنەوەی قوتابخانەکان و ساڵی نوێی خوێندنی 2026-2027 کە بۆ ئەم ساڵی خوێندن دەبێت وە لە ئێستادا تاقیکردنەوەکان بۆ پۆلی شەشی سەرەتایی بۆ قۆناغی خوددخولی دووەم دەستی پێکردووە کە وزاریە و لە چەند ڕۆژێکی داهاتووشدا تاقیکردنەوەکان بۆ پۆلەکانی بنەڕەتیەکان دەست پێ دەکات کە لە خولی دووەم و دواتر دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە لە ئێستادا خوێندنی کوردی یاخود قوتابخانەکان بە شێوەیەکی گشتی ئامادەکاری دەکەن بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی 2026-2027 بۆ مەبەستە و کۆمەڵێک پرسی تر سەبارەت بە خوێندنی کوردی و ئامادەکاریەکان لە دابینکردنی ئەو پێداویستانی کە ضرورن بۆ ساڵی نوێی خوێندنی 2026-2027 میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕەوف سەعدوڵڵامان کردووە کە بەڕێزان سەرپرشتیار یەکەی بنەڕەتی کەرکووکن. مامۆستا سڵاوت لێ بە بەیانیت باش. سڵاو لە بەڕێستان تەماش. زۆر سپاس بۆ تۆ. مامۆستا ئامادەکاریەکان بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2026-2027 دەستی پێکردووە و لە ماوەیەکی کەمدا دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە. ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی و ئامادەکاریانم بۆ بکەیت کە چی کراوە بۆ ئەوەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەست پێ بکاتەوە. زۆر سپاسانەکەین. لە ڕاستیدا ینی ئەوەی کە هەمانە لەبەر دەستە لە قوتابخانەکانە بە گوێری ئەوەی کە ڕێنمایەکان هەموو ساڵێک لە کاتی پشووە ینی ئیدارەکان خۆیان ئامادەکەن پەرۆدە خۆی ئاماداکە سەرپەرشتیار خۆی ئاماداکە بۆ ساڵی نوێ ئەوش بە گوێری ئەوەی کە ئەو ئامادەکاری کە کرێت ساڵی تەواوکردنی ئیشەکانی ساڵی ڕابردووە اینجا دواتر اینجا خۆ ئامادەکەن بۆ ساڵی نوێیە ئەوش بە دانانی کە چی پلانێکتەیە چی کەم و کوردیەکتەیە هەڵدی ئەو کێشانی کە هەد بۆ ساڵی ڕابردوو ئەو کێشانە چارەسەر بکرێ بەتایبەت ئەم ساڵ ئێمە بەرنامەوەی کە بتوانین چۆن ئەو کێشانی کە هەمانە لە ساڵی ڕابردووە کە لە دەسەڵاتی خۆمانە و توانای خۆمانە چۆن چارەسەریکەین چۆن ئەو پلانی کە دامان نەبوو ساڵی ڕابردوو بەتایبەت لە قۆناغی سەرەتاییە بنەڕەتی سەرەتاییە دەستکەوتنیکی باش بوو ڕێژەیەکی باش بوو چۆن ئەو ڕێژە بپارێزین و بەرزترشیکەین هەڵ بۆ ئەو بدەین بەڵام ئەو امکانەتی کە ئێستا هەیە لەبەر دەستە کۆمەڵە کێشەمانەیە ڕوبەڕوومان بۆتەوە هیواداری بتوانین ئەو کێشانە کە دەسەڵاتی ئێمەنیان دەسەڵاتی حکوومەتە ئەوش بە میلاکە یان بینا هیوادارین حکوومەت هاوکارمان بێ بۆ مەبەستە. زۆر باشە مامۆستا ئێستا تاقیکردنەوەکانی خولی دووەم بۆ پۆلی شەشی سەرەتایی دەستی پێکردووە ئەمڕۆ یەکەمین ڕۆژی تاقیکردنەوەی وایە؟ باشە بۆ ماوەی چەندێک بەردەوام دەبێت و ئاەکەی تاقیکردنەوەی خولی دووەم بۆ پۆلە ناکۆتاکانیش دەست پێ دەکات. بڵێ لێرە ئەمڕۆ دەست پێ کرد و تاقیکردنەوەی کۆزاری کۆتایی ساڵ بۆ قۆناغی سەرەتایی خولی دووەم دەستی پێ کردووە بێگومان ئەنجامدانی تاقیکردنەوەکان لەم کاتەدا کاتێکی گرنگە بۆ قوتابی خوێندکار زۆر بایخ بە خوێندنەکەی بدا زۆر بایخی پێ بدرێت کۆ ئێستا لەگەڵ ئەو شای ژمارەی کەممانێ ژمارەی زۆرمان نییە خۆزار ڕێژێکی باشمانە بۆ 85 بوو ئەو ڕێژە کەمی کە هەمانە ئێستا تاکنەوە ئەنجامەدا و هەوڵشمانداوە لەگەڵ قوتابخانەکانە کە چۆن وانەی پێداچنەوە وانەی ئامادەکەن بۆی ئەو قوتابی کێکمانە بابەتەکانی بۆ دووبارەکەنەوە ئەمێت تۆ سەر ئەو ینی تاقیکردنەوەی ئەوەی کە ناکۆتاییەکان لە 15 مانگ دەست پێکات ینی لە 15 نوێیە لە مانگی نوێیە بێت دەست پێکات ئەو بۆ ئیکمالەکانی ئەو پۆلە ناکۆتاییەکانە دەست پێکات و ئەمەکانتر بۆ ناوەندی و دواناوەندی بێگومانەوە ئەوش خشتی لە کاتی خۆیان دێت بێگومان لە مانگی ڕەنگە لە کۆتایی ئەم هەشتا بێت خشتەکانە دابەزێت چی ناوەندی بێ یان ئامادەی بێ. باش مامۆستاوا بڕیارە لە 20 نوێە دەرگای قوتابخانەکان بۆ ساڵی نوێی خوێندنی 2026-2027 بکرێتەوە وەکو بە سەرەتاشەوە ئاماژەت پێکرد ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەستپێکێکی باش بێت و ئەو کەم و کوڕیانی کە پێشووتر هەبوون کە لە دەسەڵاتی ئێوەشان نەبووە بەڵام بتوانن چارەسەری بکەن بۆ ئەم ساڵی خوێندن زیاتر ئەو کەم و کوڕیانە چین خۆی لە دابینکردنی بینا ئەگەڕێتەوە یاخۆت کەمی مامۆستای میلاک یاخۆت کەمی مامۆستای پسپۆر یاخۆت پێداویستەکانی قوتابخانەکان بە دیاریکراوی کتێبی تازە یاخۆت چیتر؟ بڵێ زیاری خۆزانی یەکی نوۆ دەست بەکاربوونە سەرجە مامۆستاکان و فەرمابران دەست بەکارە بن بۆ گەڕانەوە بۆ دەوامە یەکی نوۆ لە 20 مانگیش دەستپێکردنی دەوامە ئێمە هەوڵمانداوە لە 20 مانگ کە دەست بکرێت بە دەوام ئەو ماوەی کە لە یەکی مانگوە تاکو 20 مانگ ئامادەکاری بکرێت ئەوش ئەوەیە وەکو ساڵی ڕابردوو نەبێت واتە سیمینار و کۆڕەکانمان لەو ماوەیە بێت کە مامۆستا پەیوەندی ئەکات ئەو کاتە مامۆستا تەنها هەندێک ئیشی
ئیدارە ئامادەکاریە کات بۆ ساڵی نوێ وانەی نییە وانەوتنەوە چکە قوتابی خوێندکار دەوام ناکات ئێمە بەرنامانەی ئەم ساڵ سیمینار و کۆڕەکانمان لەو کاتێ ئەنجام بدەین کە ئەو کاتە مامۆستا دەوامی نییە قوتابی خوێندکار بەڵام بەس خۆی دەوامیە سیمینارەکانمە لەو کاتە ئەنجام دەین وە لە بیستی مان کە دەست پێ کات دەوام ئەویش هەوڵە دەین کات بە فێڕۆندەی خۆت زانی لە ساڵانی ڕابردووە هەر پشوەیەک ڕاکس هەندێک جار خەڵکی پێی خۆشە بەڵام بۆ ئێمە هەر بۆ نمونە لە خوێندنی کوردیە یەک ڕۆژی پشوو 12369 وانەمان ئەفۆتێتەکە لەو ڕۆژەیە کە بکرێ بە پشوم بۆیە هەڵ بدەین لە سەرەتای ساڵەوە ساڵی ڕابردووش هەمان دائیمان زۆر بەیەکمان بە داوامەکانەدا بۆی لە کات بە فیڕۆنە چێت کتێب تەوزیەکردن ئەو بێ لە ناو پشوەکە بێت ئەو لە کاتی دوای دەست بەکاربوونەکان نەیان پاکنی قوتابخان ئامادەکاری هەوڵە دەین ئەوانە زیاتر تەرخام کرێ بۆ کاتی خوێندن بێن بەڵام ئەو کێشانەی کە ڕوبەڕوومان ئەبێتەوە ڕاستی هەر کێشەکانی پار و ئەم ساڵ زیاتر زەق بۆتەوە ئەوش ئەوەیە سەرەتا نەبوونی میلاک ینی شاغلێکی یەکجا زۆرمانەیە بەتایبەت ساڵی نەک ئەم ساڵی پێشتر کە سێ مەوالیدمان بە یەکجا خانشین بوو ئەمە کێشەی گەورە بۆمە دروست بوو ئەم ساڵیش هەتا ماوالیدی 1966 ئەم 1960 بە هەماشی خانشی نەبێ بوونی خان ئەو ژمارە خانشینەوە هیچ مامۆستا لە جێگایدا نەڕێت ئەمە کێشەیە گەورەمە بە دروستەکان بۆ نمونە لە قۆناغی سەرەتایی ئێمە تەنها لە قۆناغی سەرەتاییە 600 مامۆستامان پێویستە تەنها لە قۆناغی سەرەتاییە ئێمە زۆربەی بە خۆبەش پڕماکرێتەوە یعنی تەنها ساڵی ڕابردوو زیاتر لە 1600 بۆ 1700 مامۆستا کەوانی وتوەتەوە وەک مامۆستای خۆبەش بە تایبەت لە لادیەکانە شوێنە دوورەکانە خەرکی ئەو ناوچانە بنەوانی خۆبەشەوەدەوە یان لە ناو کەرکووکە بۆ لە پەنجعلی بۆ لە گەڕێکی کوردستان بۆ لە گەڕێکی دەواازە بۆ بە تایبەت ئەمانە شاغرێکی زۆرمانەیە لەوێ وانە وتوەتەوە بەڵام ئەم ساڵ کێشە ئەوەیە حوتەزارە تای سەدا نەمەزراوە تا ئێسێک لە نەبووتەوە تا ئێستا هیچ ئومێدێک نییە بە دامەزراندن چی لە عێراق و یان لە هەرێمە ئەمە واتە گەورەترین کارێکتەر کە ئێمە هەمانە مامۆستایە مامۆستامانەیە کێشەیەکە نییە لە بووکەوانە بڵێتەوە ساڵی ڕابردوو بە خۆبەش پڕماکرێتەوە بەڵام ئێستا ئەبینی خۆخباشەکان سکاڵایانەیە چندە پێش پارێزگا و داوای دامەزراندنەکەن داوای ئەوە کە ناوێن دەرچی بیان ئەژمار بکرێن بەشێ بن لەو حوتەزارە بەڵام تایسە بەداخەوە ئەو حوتەزارە زۆر بێئومێد بوونە لی و هەندێک خۆبەشەکان هەڕەشێواکەن کام ساڵ دەوام دەکەن ئەوە کێشەیە گەورە بوو ئێمە دروستەکات کە نبوونی مامۆستان کێشێکی ترمانەیە لە بینای قوتابخانەکانمان بینای قوتابخانەکانمان لە ساڵی ڕابردووە ئەتوانین بڵێن ئەوەی نەبێت کە چەند ساڵی پێشتر بوو کە گوێرە و پلانە بوو بەڵام بینای تازەمان نییە نوێژەنکردنەوە پێویستە وەک پێویست نییە داخەوە باسی بینامان کرد تاکو ئێستا شش قوتابخانەیەک هەیە دەوامی دوو دەوامی و سێ دەوامی تێدا بکرێت لەبەر ئەوەی کەمی بینا هەیە لە کەرکووکە بەڵێ هەمانە بۆ نمونە لە شۆراوە ئەو قوتابخانەی کە لە شۆراوە کە سێ دەوامی بڵێن ماوە سێ دەوامی هەمانە ینی زۆری دوو داوامە ینی بکەم بە دەگمەنە ینی قوتابخانە بێ یەک قوتابخانەی تا بێت زۆربەی قوتابخانەکانمە دوو قوتابخانە یان ناوەندیەک و سەرەتایەکە یان ناوەندیەک و ئامادە یان دوو ئامادەیە بەڕاستی بەتایبەت لە شۆرا و لە دەروازان لە پەنجعلی بەتایبەت ینی قوتابخانەمانەیە لە پەنجعلی بۆ نمونە لە ڕەوا ینی فەرمانی دەرچۆڵکردنی بۆ دەرچووە لە هەندێک لادیگان فەرمانی چۆڵکردنی بۆ دەرچووە بەڵام ناچارین قوتابەکانمان خوێندکارەکانمان دەوام کات شوێن ترمانە بەدای شوێنە گەڕێن شوێنێک نییە قوتابیان لە شوێنتر داوام فەرمانی چۆڵکردن لەبەر خراپی بیناکە لەبەرەوەی ئەگەری ڕوخان یاخود ئەگەری خراپبوون و ئەگەری زانگاندنی هەیە بەڵێ ئەگەری ڕوخاندنیە بۆیە بە لەجنەیەک لە بەشی بیناسازی کە داوای کردووە و بینا چۆڵ بگرێن بەڵام ئێمە ناچاری ناتوانین چۆڵیکەین ینی حلێک نییە لەبەری ئەو بینا ئەبێت بڕوخێت بە شێوازێکی تازە ینی دروست بکرێتەوە بەڵام ناچارین ینی شوێنمانە ئەبێ ئەو قوتابخانە دابخین بۆیە ناچارین لەوێ دەوام کات یان ئەو پۆلانی کە زیاتر جێمەترسین ئەو پۆلانە ماچۆڵ کردووە بەس بۆی کە بتوانین بەردەوام بە خوێندن بدەین چکە لەبەرەوەی ساڵی ڕابردووی حکوومەتی عێراقی هیچ بایەخی بە نوێژەنکردنەوە نەدا بە دروستکردنی بینان نەدا ئەو بینانش کە مابوو هەندێکی تەواو بۆم ساڵ یان لە ستێکانە یان لەو شوێنەیە کە بەرنامەی ئەوەی سینەکان بوو کە چەند ساڵە پێش ئێستا تازە کۆتایی هاتووە باش مامۆستا لە ماوەکانی ڕابردووە باز لە بابەتێک دەکرا کە ئەویش بۆ نمونە لە قوتابخانەیەکە خود لە پۆلێکە نابێت ڕێژەیەکی زۆر خوێندکار لە یەک پۆلێکە هەبێ بەڵام ئەو بابەتی کە تۆ باسی دەکەی کە تاکو ئێستا سێ دەوامیش لە قوتابخانەکاندا هەبێت و بیناکەم بێ و کەمی بینا هەبێت کەواتە ئەو ستانداردەش جێبەجێ نەکراوە کە بۆ نمونە با بڵێن لە پۆلێکات لە کەمتر لە 30 تەڵەبە هەبێت نابێت زیاتر قەڵە باڵغ بێ ئەگەری هەیە زۆر
زۆرتر تەڵەبە هەبێت و یاخود ئەگەر قەڵەباڵغێکی زۆر هەبێ هەم کەمتر تێ ئەگەن و هەمیش ئەگەری گواستنەوەی نەخۆشی و ڤایرۆسەیە لە نێوانیاندا ئەمە تا چەند پەیڕەو ئەکرێت وڵی بەداخۆیان نەماتوانانی وەک پێویستەوە پێڕەوە بکەین بۆ لەبەر نەبوونی پۆل نەبوونی بینایە کە گونجاو بێ کە سەرجەم قوتابیان خوێندکاران بتوانن بە گوێرەی ستاندەر بە گوێرەی ئەو ڕێمانە کە ژمارەیەکی وەکو بەڕێستان باس کرد ئەو ژمارەیە لە ناو پۆلێکا جێ بکەینەوە چکە ئەو پۆلا گەر بێت و بە گوێرەی ستاندەرەکە بێ ئەو ژمارەیە بێ ئەتوانێت وەکو پێویست گوێ لە مامۆستا بگرێ مامۆستاوانەکانی بۆ باسکە بۆیان ڕوونکاتەوە گوێ لە سەرجەم تەلەبەکانش بگرێ بەڵام بەداخەوە ینی ڕاستی تایسە نەتوانراوە بکرێ و زەحمەتێ بۆمان بکرێ و زۆرش ینی بەدواداچوونی بۆکەین بەڵام چارمان نییە لە هەندێک قوتابخانەی قوتابی زۆر کەمە لە هەندێک قوتابخانەشی قوتابی زۆرە و لەو گەڕەکانە چڕی دانیشتوانی تیاچ کە خۆزانی لە کەرکووکە ئەو شوێنانی کە زیاتر بەتایبەت بدەون لە پەنجاعلیە لە دەروازەیە لە فیلەقە زیاتر شوێنی قوتابخانە نەماوەتەوە زیاتر بۆتە شوێنی شتە جێبوون گەڕانەوەی ئاوەرەکان لەو شوێنە بە شێوازێک وان نەبووە کە ینی خزمەت گوزاری بە تایبەت قوتابخانەکان بۆ ئێژمار بکرێت شوێنی تایبەتی بەدانرێ بۆ زۆر زەحمەتە بتوانین لەو شوێنانە کە ئەو ڕێنمایە جێبەجێکەین ینی بەداخۆ کاتی خۆشوە لە کۆنیشە حکومەت عێراقی وەکو پێویست لەو گەڕەکە کوردیانە بەشگوێری ژمارەی قوتابخانەی دانە ناوە تاکو بکونجێ لەگەڵ چڕی دانیشتوانی کوردە. باش مامۆستا پرسێکی گرنگەیە کە چەند ڕۆژەکە بۆ بە باس و خواسینێ و خەڵکو بە دیاریکراوی دایک و باوکان و کۆمەڵێک کەسی تریش کە ئەویش پرسی گۆڕینی جلوبەرگی خوێندنی کوردیە. ئەم پرسە بەکوێ گەیشت بۆ ئەم ساڵی خوێندنی 2026-2027 بە چ جۆرە پۆشاکێک خوێندکارانی کورد لە خوێندنی کوردیا دەوام ئەکەن ئەگەرەکو بەرچاوڕوونیەک زانیاریەکی گرنگ هەبێت سەبارەت بەم بابەتە هەم بیبەخشی بە ئێمە هەم بیبەخشی بە دایک و باوکان بۆ کەسانی کە تاکۆستا چاوەڕێن و جلوبەرگیان نەکرێت بۆ مناڵەکانیان. بڵێ وڵایی لە مانگی پێنجەوە بڕیار دەرچوو لە چکە ساڵی زیاترە ئامادەکاری دەکرێت لە حکومەتی هەرێم لە وەزارەتی پەروەردە بۆ گۆڕینی جۆر و ستایلی و ڕەنگی جلبەرگی قوتابی و خوێندکاران لە باخچە و تاکو و قۆناغی ئامادەین ئەوە لە تقریبا لە مانگی پێنج بڕێگە دەرچووە ئەو نزیکەی ئێمە دەڕۆژە بێ بڕیار لەسەرەوەدرا کە جێبەجێ بکە لە کەرکووکە چکە لە وەزارەتەوە بەدواداچوون کراوتیان ئەبێ لە کەرکووکە جێبەجێکرێ ڕاستی ئێمە هەوڵمان داوتمان هیچ نەبێ بۆی دوا بخرێت یان کەرکووک تایبەتمەندیکە چکە لە بەری خوێندنی کوردی و عەرەبی و ئێمە وەک لێرە دووڕوویەکەیە لە بینی دوو فاقیەکە لە بین ئێمە بەشێکین لە سەر بە دراسی عەرەبی یا ڕێبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک سەر بە بەغدایە و پەروەردەیەکین سەر بە وەزارەتی پەروەردە واتە بە دوو شێواز مامەڵەکردن هەتا لە واژووکردنە بە قەڵەمی شین بە قەڵەمی سەوز ینی لەوەش ئەوەشی نیشی داکرێن ئەبێ بڕێبەری خوێندنی کوردی ئەوەش بگۆڕێ ئەو ئەم بڕیاریش کە دەرچوو ڕاستی بڕیارێکی زۆر تەندروستە گونجاوە ئەژمار کراوە هەنی بڕیارێکی نوێیە جلێکی نوێ ڕەنگێکی جوان ئەگونجێ لەگەڵ سروشتی قوتاب منداڵە قوتابیە خوێندکارە و لە ڕووی خەرجی و خەرجێکی زۆر کەمەیە بەڵام بەداخۆ لە دراسی عەرەبیش کتێبێکیان دەرکردووە ئەو ئاراستە ئەو کتێبە هین 2023 ینی کتابێکی نوێ نییە ئاماژیان کرد بە کتێبێکی لە 2023 داواکات جلەکە وەک خۆی بمێنێتەوە چکە ئەوان بەڵێ تا ئێستا ڕێنمایی لەسەر ئەو جلوبەرگە ئەڕۆن و ئەم گۆڕانکاریشە کراوە بەڵام لێرە وەڵێم هیچ بۆ ینی چی کاریگەریە لەسەر ینی دراسی عەرەبیە لەسەر بەغدا یا لەسەر ینی ڕەوتی خوێندن یانی چی کێشەیەکەیە بۆیە ئەمە لە ڕووی نرخەوە لە ڕووی ڕەنگەوە لە کۆمەڵی شتیتیایە گۆڕانکاریە بەڵام کێشەکەمان لێرە هەندی جار لەوە دەست پێ کرد کە هەندێک دوکاندار ئەوانەی کە بازرگانن ئەوانەی دوکاندارن جلوبەرگانی هێناوە ئەو جلوبەرگە بۆ کێشە ینی ئیتر تەمەن تووشی زەرمە دەبنێ پێمان نەخۆشە لەبەر خۆزانی ئێمەش بازار سوپاسی بازاڕەکەین زۆر جار دایمەن هاوکاری قوتابی خوێندکار بوونە بۆی کە هەوڵێن داوا زیاتر هاوکار بن بەڵام بەداخەوە هەندێکی توش زەرمە دەبێت ئەگەر گۆڕەکانی ئێستا بڕیارەکە بە شێوازێکە کە پێویستە بگۆڕدرێت بەڵێ لە هەرێمە تا ئێستا سوور لەسەرەوەکە جێبەجێ بکرێت جلەکان بگۆڕێ و جلەی نوێ لە شاری کەرکووکە بکرێت و دایمە تایبەتمەندیشیان ئەم تایبەتمەندی خوێندنی کوردی خۆدا زایمە کوردی سەر بە حکومەتی هەرێمین ئەم ناوچانە ناوچەیەکەن کە سەر بە مادەی 140 ینی چۆن دراسی تورکمانی بڕۆ سەر جلەکانێکە چەندین بە شێوازی گۆڕیانە بۆ کەس لەگەڵێن ئەم محاسبەی ناکات باسی هێشتا ناکات بە ئاڵای تورکمانیشە بە ئاڵای حزبیشە لە ناو قوتابخانەکان هەڵێن داوا کەڵام لا ئێمە هەم ئاڵ
ساڵاکەمان و هەم جار جلوبەرکەشمانگەی سا دەبانی بۆ کێشە بۆمان بۆی من پێم باشەکە گۆڕانکاری بکرێت و ئەمە لە ڕووی نرخشەوە جلێکی زیاتر هەرزانترە بێ بۆ قوتابی خوێندکار جلێکی مۆدێرنشیان بۆ قوتابی خوێندکارەمانە گونجێت ئەو هەموو پارچە جلێ و سەدریە و هەندێک جلێ ترە نامێنێ تەنە ئەبێتە تیشێرتێک و بۆردێک و لەگەڵ پانتۆلێکە. زۆر باشە دەست و چاو خۆش بە مامۆستاگیان زۆر سپاس کە لەگەڵمان بووی بە ئومێدم ساڵی نوێی خوێندن و دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ ئەم ساڵیش کە چۆن لە پاردا نسبەی نەجاح و نمرەکان زۆر باشون بۆ ئەم ساڵی خوێندنیش زیاتر و زیاتر بەرز بکرێتەوە. زۆر سپاسانەکەی هیوادارم وڵایتر هەوڵی خۆمانە دین بچکو ئەمە ئامانەتێکە قوتابی خوێندکار پێویستەکە ئێمە ینی زۆر بە دڵسۆزانە و خەمخۆران تابێت لە شاری کەرکووکە زیاتر بایەخی پێ بدەن بۆ بتوانین باشترین ڕێژە بێن و واسی زانستی قوتابی خوێندکاران بەرزکەینەوە. دەستخۆش زۆر سپاس و بارە بەخێر بێت. سپاس بەڕێزم.